چەند ڕۆژێک لەمەوبەر دەستگاکانی ئاسایشی گشتی پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری ئاسایشی سۆران و شەقڵاوە کاتژمێر 11:30 شەو هەڵ ئەکوتنە سەرماری کاکمەجیدی جوانەمەرگ دەستگیری دەکەن لەگەر میوانێکە ئەیبن بۆ ئاسایشی گشتی. پاش دوو ڕۆژمانەوە لە ئاسایشی گشتی هەواڵی ئەوە بە خزمەکانیان ڕاگەێنن کە گوایە کاکمەجید خۆی خنکاندووە. ئەمە جێگای گومان و پرسیارە. ئێمە هەمومان شارەزای ئاسایش و قەوانینیشین، هەموو دادگایەکانی زەبتی قەزایی چ پۆلیس بی، چ دژە تیرۆر بی، چ ئاسایش بی کە خەڵک ئەگرێ یەک لە واجبە هەرە سەرچیەکانی ئەوەیە ئەبێ زیندانیەکە بپارێزێ. پاراستنی ئەو زیندانیش بەهۆی ئەوەیە لە شوێنێک پارێزراو بێ وە خۆشی لەو هەموو کەل و پەلانەی کە مەترسین بۆ سەرجانی پێی نەبیتن. کەواتە لێرە ئێمە ئاسایشی گشتی ئەخەینە ژێر پرسیارەوە چۆن هێشتیان یان ئەو ژوورە بۆ کەلوپەلی خنکانی لێبوو یان چۆن هێشتیان کەلوپەلی خنکاندن لەگە خۆی باتە ژوورەوە. کەواتە ئەوە لای ئێمە جێگومان بوو، بۆیە ئێمە دوێنێ لە هەولێر لە گەتاوی خزمانی کاکەمەجید و برادران لە سەرکردایەتی هەولێر مشوری ئەومان خوارد کە بەڕاستی ئێمە بەو ڕاپۆرتەی شیکاریەی کە لە توب العەدلی هەولێرەوە کرا ئێمە ڕەزامەند نین، بۆیە هەڵسان تەرمەکەمان بەڕێ کرد بۆ توب العەدلی سلێمانی. دیار لەوێش برادران خەمێکی زۆریان بۆ خوارد، لیژنێکی زۆر باڵیان پێکیناوە بۆ توێکاری ئەو تەرمە. سەرەتاکان دەردەکەون کە تەرمی کاکەمەجید ئەزیەت و ئازارێکی زۆری پێوە دیارە، زۆری لێدراوە، زۆر ئەزیەت دراوە. بەڵام ڕاپۆرتە گشتیەکە تەسلیمی کەس ناکرێتن هەتاکو ئەو لیژنە باڵایی کە دروست دەبیتن بۆ لێکۆڵینەوە، ئەو ڕاپۆرتە تەسلیمی ئەو لیژنەیە دەکرێتن بۆ لێکۆڵینەوە. بۆیە ئێمە داوا دەکەین لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، دەستگای ئاسایشی گشتی لە هەموو لایەنێکی بەرپرس و لایەنی پەیوەنددار بەو کێشەیەوە هیممەت بکەن، هەوڵ بدەن، ناکرێتن دەستگایەک ناوی ئاسایش بیتن کە بۆ پاراستنی کەسەکان و نیشتیمان و نەتەوە بێتن بەو شێوەیە ڕەفتار بکاتن.